کێشەکانمان ئەوەیە خزمەتگوزاریمان نییە، دوکانی تیانە وەزائیدەن ئەوەی کە لەم پرۆژەیە ئەم وەبەرهێنە کەو ئەدیاوە بەم خەڵکە لەم پرۆژەیە دروستی کاتیان نییە، یعنی ئەوەی کە لە ناو گرێبەستەکە هەیە هەمووی تیانە وەکو تەندروستیە، وەکو مزگەوتە، وەکو بنکەی پۆلیسە، ئەوانە وەکو بنکەی شورتەیە، وەکو مەکتەبە. ئێمە مەکتەبەکە لەسەر گیرفانی خۆمان لە 2010 لە 2012ەوە لەسەر گیرفانی خۆمان لە دوو خانومان بۆ گرتووە بەکرێت یاین. یعنی ئێمە بەڕاستی ڕقمان لەم کابرایە نییە، ئەم ساحەی پرۆژەیە نییە، بابێ لەگەڵمانە لەگەڵ ئەم خۆشەویستانە بێتە پێشەوانێ. ئێمەش هاوبەشین، ئێمەش برای ئەوین، خۆ ئێمە نەهاتوین دژایەتی ئەو کەینە ئەوە کەم و کورتی ئەگەیە لەم پرۆژەیە دەمێکە زۆری بەسەر چووە، لەبەر ئەوە بەیەکەوانێ ئەم پرۆژەیە تەواوکەری یەکمین. کێشەی سەرەکیمان زێرابێکی زێرابێکە کە زۆربەی ئاوەڕۆی و پیسی سەر و شاریەتەوە بۆ ناو پرۆژەکەمان. ئەمە خاڵێکی زۆر گرنگە. دووهەم مەیانەکەمان هەیە بەدەر لە بۆن و بەرامی مەیانەکە پێستە سووتاننمان هەیە کە خەڵکی تەواو وەرز کردووە. وەسەگ و حیواناتێکی زۆر بەڕاستی هەراسان بووین بەدەستەوە. نە لایەنی پەروەردەدار وەکو حکومەت یە بەدەممانەوە، نەوەکو خاوەنی پرۆژە یەن بەدەممانەوە. مەشروعەکەمان ئەوە تاکەشی بە سەقەتی تەنها بیناکەی بۆمان دروست کردووە و ئەو کارباکەش لەسەر مەسرفی خۆمان ڕاماکێشە ئەو کاربە. بیناکەی دروست کردو هیچ شتێکی بۆمان دروست نەکرد. فەرموو سیاجێکی تەلبەنی کردو ئەڵێ معسکەر هەوەکو معسکەر وایە عیب نەبێت لە ژێر و سەگ و شت هەمووی یەتە ژوورە زیاتر لە 400-500 سەگی تایە، ئەمە هەمووی نەخۆشیە.